پێشتر لە ئێران کردم ڕاستی سەری نەگرت الحەمدولillah لەکن دکتۆر زبێری ئەوجارە کردم زۆر قەڵبم خۆش یعنی دوونی عەمەلیاتی ڕەوا دەچمەوە ماڵەوە. بە ناوی خوای گەورە و میهرەبان. خۆشەویستان، زۆر جار پرسیاری ئەومان لێ ئەکرێ ئەو چارەخوازە بەڕێزانێکەوە بەردی گورچی لە دروست ئەکەن ئایا دوای دەرهێنانی بەردەکە دووبارە بەردەکە دروست ئەبێتەوە یاخود دروست نابێتەوە، یاخود ئەگە دروست بێتەوە بە چ ڕێژەیەک دروست ئەبێتەوە. خۆشەویستان، تەبعاً هۆکارەکانی دووبارە دروستبوونەوەی بەردی گورچی لە زۆرن، ئێمە لێرە لە باسی ناکەین، بەڵام ئەکەی ڕێژەکەتان پێ بڵین. هەر چارەخوازێکی بەڕێز ئەگەر بەردی گورچی لێ هەبوو فڕێیدا یاخود بە نەشتەرگەری دەری هێنا، ئەوە لە 150 چارەخوازەکان واتە لە هەر دە نەخۆش 5 نەخۆش احتیمالی هەیە گومانی ئەوەی لێ ئەکرێت لە خلالی 5 ساڵە دووبارە بەردەکە دروست بکاتەوە. بۆیە هەموو چارەخوازێکی بەڕێز دوای ئەوەی کە بەردی گورچی لێ هەبوو وە فڕێیدا بە عیلاج یاخود بە نەشتەرگەری بۆی دەرهات، ئەبێ بە دواداسون و ڕێنمایی بکرێ لەلایەن پزیشکی تایبەتی خۆیەوە. ئەم چارەخوازە بەڕێزە پێش 10 ساڵێک بەردی گورچی لێ هەبووە، لەبەرەوەی ئەو کات دیارە وەکو پێویست لێرە ئەزیزە و شت نەبووە، سەردانی ئێرانی کردووە، وڵاتی ئێران لەوێ بەردەکەیان بە جیهاز بۆ سەحب کردووە و دوای وەکو پێویست ڕێنمایی شتی نەکردووە یاخود ڕێنمایی کردووە، بەڵام ڕێنمایی کراوە بەڵام بەردەکەی دروست کردووەتەوە. دوای ئەوەی کە پێشتان ڕۆژێک سەردانی ئێمەی کرد، بینیمان بەردێکی 2 سانتیمەتری لە شوێنێکی هەستیاری گورچی لە دووبارە دروست بووەتەوە. بۆیە ئێمەش بڕیارماندا کە نەشتەرگەری بۆ ئەنجام دەین. سوپاس بۆ خوای گەورە بە دەرزی لەسەر بەردەکە لە بەشێکی هەڵبژێرداوی گورچیلەکە کونمان کرد و شوێنەکەمان تەوسع کرد و بەردەکەمان کردە چەند پارچەیەک و پارچەکانیشمان سەحب کرد. الحەمدولillah، سوپاس بۆ خوای گەورە. نەشتەرگەریەکە سەرکەوتوو بوو. باری تەندروستی چارەخوازەکەش 1 ڕۆژ دوای نەشتەرگەریەکە زۆر جێگیرە. ئێستا هیچ سۆندەیەکی نەماوە، نە سۆندەی میز نە سۆندەی گورچیلە، بە پێی خۆی پیاسەی کردووە و ئێمەش بەڕێ ئەکەین بۆ ماڵەوە و چارەسەری پێ ئەدەین و ڕێنمایشی پێ ئەدەین ئینشاءالله. دەستخۆشی دکتۆر زبێری دەکەم، کارێکی زۆر جوانی بۆ کردم. پێشتر لە ئێران کردم ڕاستی سەری نەگرت الحەمدولillah لەکن دکتۆر زبێری ئەوجارە کردم زۆر قەڵبم خۆش یعنی دوونی عەمەلیاتی ڕەوا دەچمەوە ماڵەوە. دەستخۆشی لێ دەکەم بۆ کارە جوانێ بۆ من کرد. پاپاداش داتەوە دکتۆر جان. بە هیوای لەش ساغی و تەندروستی ئینشاءالله. زۆر سوپاس بۆ هەموو لایەک. خوا سەلامەتکە ئینشاءالله. سەلام. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.